سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. خۆڕاگری جوتیارانی کەرکووک چارەسەری کێشەی زەویوزاری کوردانی کەرکووکی چەند هەنگاوێک بردە پێشەوە. لە چەند کاژمێری ڕابردوودا کۆمەڵێک هەنگاو و بڕیاری گرنگ لە بەرژەوەندی جوتیاران درا. سەرەتا سەر لە بەیانی زوو ئەمڕۆ محەممەد شیعە سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بڕیاریدا لیژنەیەک ڕەوانەی کەرکووک بکات. لیژنەکە بە سەرۆکایەتی بریکاری وەزیری دادی عێراق دەست بەجێ گەیشتە شارەکە لەگەڵ پارێزگار و نوێنەری جوتیاران کۆبوونەوە. ئەوان هێشتا لە کۆبوونەوەدا بوون. وەزارەتی داد یاسای گەڕانەوەی مڵک و ماڵی لە ڕۆژنامەی وەقاعی بڵاو کردەوە و خستیە بواری جێبەجێکردنەوە. لەو کاتەوە لە گوندی شەناغا پۆل خەڵکی و پەرلەمانتاران و کەسایەتیەکان سەردانی جوتیاریانیان کرد بۆ پیشاندانی پشتیوانی و سەرخستنی داواکانیان. ئەمە دڵخۆشی و ئارامی بە جوتیاران بەخشی. دوای چەند کاژمێرێک کۆبوونەوەکەی کەرکووک کۆتایی هات. پارێزگار و بریکاری وەزیری داد باسی ڕێکەوتن و بڕیارەکانیان کرد. ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک داوای لە جوتیاران کرد دان بە خۆیاندا بگرن چونکە دۆخەکە لە بەرژەوەندی ئەوانە و کاتی چینینەوەی بەرهەمی هەوڵەکانە. گوتی یاسای گەڕانەوەی مڵک و ماڵ جێبەجێ دەکرێت. ئەوەی ماوە تەنها ڕێنماییەکانە کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە ماوەی 2 مانگدا بڕیاری لێدەدات. ڕێنمایی چاوەڕوانکراوی حکومەت تایبەت بە میکانیزمی جێبەجێکردنی یاساکە لەگەڵ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان. هەروەها زیاد خەلیفە تەمیمی بریکاری وەزیری دادی عێراق پیرۆزبایی لە جوتیاران کرد و گوتی کەمێک ماوە بە مافەکانیان بگەن. ئەوەی ماوە تەنها ڕێنماییەکانە بۆیە پێویستە دان بە خۆیاندا بگرن. لەم کۆبوونەوەیدا کۆمەڵێک بڕیار وەکو هەنگاوی بەپەلە نرا بۆ ئەوەی دۆخەکە هێور ببێتەوە تا ئەو کاتەی بە یاساکە کێشەی زەویوزار یەکلایی دەکەنەوە. محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەڕان و خاوەنی ئەو هەڵوێستەی حکومەتی هەرێم و بەغدادی خستە جوڵا دوای کۆبوونەوەکە گوتی لەسەر ئەوە ڕێکەوتون ئەو زەویانەی کێشەیان لەسرە جوتیاری کورد و عەرەبیش دەستبەرداری بن تا ئەو کاتەی یاساکە یەکلایی دەبێتەوە. بەڵام ئەو زەویانەی کێشەیان نییە جوتیاران دەتوانن دان بچێنن بێ ئەوەی ڕوبەڕووی ڕێگری ببنەوە. لە گوندی شەرناخ و گوندەکانی دیکەی سنووری سەرگەڕان نزیکەی 1000 دۆنم کێشەی یاسایی لەسرە. بەڵام لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە ڕێگری لە جوتیاران دەکرێت زیاتر لە 25,000 دۆنم زەوی بکێڵن. هەرچەندە ئەمڕۆ کۆمەڵێک هەنگاو و بڕیاری خێرا لە بەرژەوەندی جوتیارانی کورد درا. بەڵام پێکاتەی عەرەبی بە تایبەت ئەوانەی لەم دۆخە زیان دەکەن هەر زوو ڕایان گەیاندووە ڕێگە بە جێبەجێکردنی یاسای گەڕانەوەی مڵک و ماڵ نادەن. ئەمڕۆ قسە و باسی زۆر لەسەر ئەم بابەتەی کە من ینی بە تێر و تەسەلی بۆم باسکردن هەبوو. میدیاکان لە نزیکەوە هەمووی ڕووماڵیان کرد ینی ڕاستی وێنەکەیان پیشانی هەموو لایەکدا. بۆیە منیش ئەم شەو بەرنامەکەم تایبەتە لەسەر ئەم کێش و گرفتانە هەروەها کەی چارەسەر دەبن چۆن چارەسەر دەبن ئایا ماوەکە زۆرە یاخود بە نزیکترین کات کێشەکان یەکلایی دەبنەوە. بۆ میوانداری ئەم بەرنمەیەم بەڕێز محەممەد کەمال بەرپرسی لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووکەوە میوانم دەبێت. کاک محەممەد جەنابتان زۆر بەخێر بێن. هەروەها لە میوانی دووەمم دلێر کاکە ئەحمەدە نوێنەری جوتیارانی سەرگەڕان کە ئەویش بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شەناخەوە لەگەڵم دەبێت. کاک دلێر جەنابشتان زۆ بەخێر بێن. جا من بە
ئیجازەی کاک محەممەد حەزەکەم لە بەرەوەی جەنابتان بەرپرسیارەتیتان هەیە و لە حیزبێکی گەورن پێم خۆش یەکەم جایگوێمان لە کێشەی ئەوان بێت دواتر جەنابەت قسە بکەیت لەسەر بارودۆخەکە و چۆن ئەگەین بە چارەسەر. کاک دلێر ئێوە ئەمڕۆ کۆمەڵێک کۆبوونەوەتان کردووە ئەو کێشەی کە لە دوێنێ ڕوویە هی مێژە ئەم کێشانە هەیە گەیشتون بەکوێ چی کراوە ئایا ئێوە چاوەڕێت دەکەن ئێستا دەگوترێ ئێوە بانان وتوتانە 48 کاتژمێر دەدەین بە حکوومەتی عێراق بۆی چارەسەری کێشەکان کا بەڵام ئەمڕۆ پارێزگاری کەرکووک دەڵێ ئەمە لەبەرەوەی یاسایە و هەندێک قەرەبوو هەندێکە زیادمەند دەبن ینی نزیکەی 2 مانگی دەوێت تا جێبەجێ دەکرێت ئێوە گەشتون بەچی چارەسەرێک فەرموو. پێشەچی سپاسان دەکەم بۆ ئەو کاتەی داتان بێ ئێمە سپاسی ئەو میێوانە بەڕێزەش دەکەم کە لەگەر جەنابتانە لێرەوە پێشەوەی باسی کێشەکانی خۆمان بکەم من دەمەوێت سپاس و پێزانینی خۆم بۆ ئەو خەڵکە دڵسۆزەی هەموو حزبەکان بەبێ جیاوازی هەموو ڕەنگەکان بەڕاستی چەند ڕۆژە سەردانی ئێمەیان کرد خاستن ئەمڕۆ پاڵپشتێک بوو بۆ ئێمە کە بەردەوام بین کە کۆڵ نەدەین بە هیچ شێوەیەک لەسەر خاک و ئاو و نیشتیمانی خۆمان ماری با و باپیرانمان بەڕاستی ئێمە هەشت سارە ئەو غەدرەمان لێ دەکرێت ئێمە بەڕاستی چاوەڕێ ئەو بریارەی بوون سپاس بۆ هەموو ئەندامانی پەرلەمانی کورد لە پەرلەمانی عێراق کە بە یەک دەنگ توانیان ئەو بریارەی ڕژێمی بەعس کە 50 ساڵە لەسەر ئێمەیە کە باب و باپیرانمان لەسەر ئەم بریارە دەیناڵاند توانیان ئەم جارە بە یەکدەنجی کورد کۆتایی بەو بریارە نەبێنین بەڵام ئێمە چەندی سارن ئێمە تقریبان 8 سارە لە پاش 16 ئۆکتۆبەر لە وەزعانە داینا هەرچی قناعات هەبی بەس قناعاتمان نمە لەبەر ئەوەی کار مەوعیدێکمان دەدرێتە دەرێن ئەمڕۆ سبەی یامانجێژیکە بۆیە لە ئەو بریارەکە چوە سەرۆکاتی کۆمار لەوێ تەوقعی کردو محکمەی فدرالی بە هەمان شێوەتانەی نەبوو لەسەری وتێوە شێوەیەکی قانونی کردێ و دەبی بڕێوە بڕوە شتێکی وای نما بگاتە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڵام بەڕاستی وەچی باسم کرد ئێمە ئەو قناعاتەمان نەبوو لەبەرەوەی جێیش ڕێگرا شتەکەی لەو سنوورەی بە سیاسی کرایە تەنها جێیش ڕێگرە لە ئێمە ئەمە منمان لە موێ باریکترە بەرامبەر قانون باشە ئێوەوەنی کە کێشەتان لەگەڵ سوپایە کێشەتان لەگەڵ ئەو کەسانە هەیە کە دەستی بەسەر زەویەکانە گرتووە یا ئەوانن ئەمانە جوڵێنن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئێوە نەخێر ئێمە ئەگەر واقعال بین وەچیرۆ جەنابتم باس کرد ئەو کەسەی کە کێشەی لەسەر عەرزەکەی من هەیە با مستەسەکاتی خۆی بێنێ بێتن بەرەو محکەمە بڕوا منیش دەڕۆم بزانم حەق بەچێ دەدا محکەمە ئەو کاتی ئەگەر محکەمە حەق بەویدا من بۆی بەجێ دێلم بەڵام ئەوان هەز لە قانون و محکەمە ڕناگرن جێیش تەداخل دەکات کێشەی مە بەڕاستی جێشەی جێیشە جێشەکە بەداخەوە جێشی هەموو عێراق نییە جێشی لایەنێکە بەداخەوە بەو شێوەی قسەی دەکەم لەسەری زۆر باشە ئێمە لای جەنابێت ینی وەک دەبینی خۆشت لە نزیکەوە ئاگاداری دۆخ و ئەو گرژیە بووی کە ڕوویە لە نێوان جوتیارانی کورد و سوپا چی دەکرێت لە ڕووی سیاسی وە لە ڕووی یاسایی و ئیداری و گوایە شتەکە خەریکە چارەسەر دەبێ ینی ئەو بڕیارەی کە دەرچووە لە پەرلەمان و ئەم ڕۆژ لە وەقایە بڵاو بووەتەوە چۆن دەتوانرێت بە یەکجارەکی ئەم کێشەیە لە کەرکووک چارەسەر بکرێ فەرموو. جارێ پێشەکی سپاس بۆ ئەو جوتیارە خۆڕاگرانەی کە بەردەوام لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تووشی ئەو هێرشانە بن لەلایەن هەندێک خەڵکی شۆبینیەوە کە سوپای عێراق هانەدات بۆ ئەوەی کەوا ئەو جوتیارانە کە لەسەر زێدی باو باپیرانی خۆیانن و ڕێگری لێیان بکرێت بۆ ئەوەی زەویزارەکانیان بێنە بەرهەموو لەسەر زەویەکانی خۆیان کە بژێوی ژیانیان لەسەر ئەو زەویانەیە دواتر سوپاس بۆ جەنابی سەرۆک مەسعود بەرزانی کە بە زووترین کات هاتە سەرخەت و لەگەڵ وەزعەکە و کۆنتاکتی کرد لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق و بۆ چارەسەکردنی ئەو وەزعە و
جەنابیشیان بە زووترین کات تەدەخلی کرد و ئەو جێشەی گەڕاندەوە و داوای کرد کە ئەو جێشە سنووری خۆی نەبەزێنێت. ئەمە دواتر سپاس بۆ ئەو پەرلەمانتارانە بۆ هەموو لایەنانەی کە بەشداریان کرد، سپاس بۆ ئەو فراکسیۆنانە بە تایبەتی فراکسیۆنی پارتیمان ئەمڕۆ چووە سنوورەکە، سپاس بۆ ئەو برایەنەمان کە لە ئەنجومەنی پارێزگا لە فراکسیۆنی پارتی ڕۆیشتنە سنوورەکە سەردانی ئەویان کرد. ئەمە خۆی لە خۆیدا پشتگیریەکی تەواوە. هەموو شاری کەرکووک دڵی لەگەڵ ئەو خەڵکەیە، لەگەڵ خەڵکی شەناغا و پەڵکانە و گابەڵک و ئەو سنوورە بەگشتی بێگومان ئەمە یەکەم جار نییە و دێی شەناغاش یەکەم دێ نییە، پێشەوە پەڵکانە و گابەڵک و ئەو دیانەی کە هەیە لە سنووری سەرگەڕان تووشی ئەم هەجمەیە ئەبن. جێگەی داخە کێشەیەک ئەگەر هەبێت هەرچەندە نابێ ناوی بنین کێشە، چونکە خەڵکێک لەسەر عەرز و زەویزار و زێدی باو باپیرانی خۆیەتی. وەختێک ڕژیمی سەددام خەڵکێکی هێناوە بە زۆر کوردی ئاوارە کردووە لە ئەنفالەکان و لە کیمیابارانەیە، جارێکی کە ئەوێ ئەنفال بکاتەوە، جارێکی کە بەدەستی ئەو سوپایە ئەوێ کورد ئەنفال کردووە. ئەو سوپایی سەددام بوو کوردی ئەنفال کرد، ئێستا ئەیانەوێ بەداخەوە خەڵکێک هەیە دژ بەم حتا بەڕێز محەممەد شیاع سوودانیە ئەوێ حکوومەتەکەی ناشرین بکات، دێت سوپاهانەدات و کەی ئیشی سوپایە لە نیزاعەتی ملکی، کەین ئیشی سوپایە لە محەممەدیانی ئەمریکاکرێ لە سوپاکەیکا هی شخصە یاخود خۆ بڕیاری پارێزگایە لە ناو پارێزگای کەرکووکە یا حکوومەتەکە ئەم بڕیارە دەرەکە؟ نەخێر من تەسەورەکەم بڕیاری خەڵکی شۆڤینیە و دەستێکشە و ئەو سوپایە هانەدات کە ئەوە بکات. من ئەڵێم ئەمە ئیشی سوپانیە، سوپا نیزاعاتی ملکی چه علاقەی هەیە؟ چه علاقەی بە نیزاعاتی شخصی و ئەهلیەوە هەیە؟ محاکم هەیە، قوانین هەیە، قوانینی زەوی هەیە، نیزاعاتی ملکی هەیە. ئەمانە هەمووی ڕێگاچارن بۆ حەلی مەشاکل. دواتر سەددام ئەو بڕیارەیدا کە زەویزاری کورد تەرحیل کات و زەویزارەکەی تەسلیم بە خەڵکێکی نامۆ و هاوردە بکات لەم لەولاوە. 2 مانگ لەمەو پێش یا کەمتر ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاری خۆیدا بە ئەو 3 بڕیارەی کە مەحکەمەی ئیتیحادیش تەصدیقی کرد. یەکێک لەوانە کە زەویزاری کورد و تورکمان بگەڕێتەوە دەستی خاوەنە ئەسلەکانیان، خاوەنە ئەساسیەکانی خۆیان. بەڵام ئەگەر خەڵکێکی هاوردە شەبێت، جەنابەت کاک سامان باسی ئەوەت کرد کە قەرەبۆ بکرێ. قەرەبۆ چه علاقەی بەوە نییە؟ با بڕات لە حکوومەت داوا کات و زەویەکە بەجێ بێڵێت بۆ خاوەنی زەویەکە، خاوەنە ئەسلەکەی، با بڕات لە بەغا داوای حەقی خۆی بکات. هیچ چاوەڕوانی ئەوە نەبێت کە بڕیار درا و محکمەی ئیتیحادیش بڕیارەکەی تەصدیق کردەوە کە هیچ خلافێکی قانونی تێدا نییە، هیچ خلافێکی یاسایی تێدا نییە، بۆیە ناکرێت بێن جارێکی کە سوپا حەشت بکەین و بڕۆین بەرەگری لە خەڵکێک بکەین ملپێچەکەی ڕاکێشین و ئەوە ئەچێتە بابی تیروەرەوە، ئەبێت چێتە بابێکی خراپەوە. یعنی ئەوە ئیرهابە، ئەو جۆرە ئیرهابە ناکرێ بەرامبەر بە مجتەماعی خۆت. تۆ مجتەماعی خۆتە خۆ، خەڵکێک نییە دەرەوەی وڵاتی خۆت. چۆن ئەکرێ بەم شێوەیە تەعامل لەگەڵ خەڵکێک بکەی بەو ئوسلوبە؟ ئەمە بێگومان ئیدانا کرێ لەلایەن هەموو محاکمی دووەلی و داخلیەوە. باشە کاک محەممەد، ینی دەگوترێ لانی کەم 300,000 دۆنم زەوی جوتیاران لە کەرکووک زیاتر لە 50 ساڵان کێشیان هەیە بەڕاستی. ینی بە بۆچوونی جەنابەت بەم یاسایە لە ماوەیەکی کەمدا ئەتوانرێت ینی کۆتایی بەم دۆخەی کەرکووک بهێنرێت کە چەندین ساڵە پێوە ناڵێنن؟ ئەزانی خۆ ئەگەر نیەتێکی پاک هەبێ، نیەتێکی سادقانە هەبێت، بەڵێ ئەتوانرێت خەڵکەکە گەڕێتەوە شوێنی زێد و باوباپیری، خەڵکەکە دەسەکاتەوە لەسەر زەوی زارەکەی، بەرووبوومەکەیشی بۆ وڵاتەکەی خۆیەتی خۆ بەرووبوومەکەی نانێرێ بۆ وڵاتێکی تر
کاکە بەروبوومەکەشی ناو وڵاتەکەی خۆیەتی وەنگێرێتە سایلۆکانی حکوومەتی عێراقیەوە خۆ نایشارێتەوە نایبا بۆ وڵاتێکی کامە جانبێکیان جانبی دووەم ئەوەی جەنابەت وتت نەخێر لە 63ەوە دێهاتی کورد تەرحیلە کرێ لە 63ەوە دەستی پێکرد دێهاتی کورد تەرحیلە کرێ و دواتر لە 75 و دوای ئەوەش لە 87 ئەو بوو 4000 گوندی کوردستان یا 4500 گوندی کوردستان تەخت کرا و ڕاگوازترا بۆ مجەمەعاتی قەسری کاکە ئێستا و ڕژێمە نەماوە ئەو ڕژێمە استیبدادیەی بەعس نەماوە تۆ چۆنە بێ بەو قەوانینانە بەو بڕیارانەی کە ڕژێمێکی استیبدادی تۆ هاتوویتە ڕژیمەکەت گۆڕیوە بە خۆت ئەڵێ عێراقی عەزیم ئەو زابوتە چۆن ڕێگا بە خۆیەدات کە ئەو بڕیارانەی بەعس و سەدام حوسێن زیندوو بکاتەوە و لەسەر خەڵکی محەممەد هەست کرد ئەگەر ئەو یەک دەنجەی سەرکردایەتی کورد کە هەموویان ینی بە یەک دەن بەیاننامەیان دەرکرد ناڕزایەتیان دەربڕی هەڵوێستی ئەو جووتیارانەی کە بەرامبەر بە سوپا وەستانەوە ئەمە ڕووی نەیە ینی شتەکە خراپتر ئەکەوتەوە یاخود بەم شێوەی ئێستا پەلەپەل کێشەکە چارەسەرەکرا؟ بێگومان کاک سامان بێگومان من تەمەن ناکەم کورد لە هەموو مەواقفەکانی یەک دەست بێ یەک دەنگ بێت یەک ڕنگ بێت بێواز لە ڕەنگەکان بێنین لە هەندێ مەواقفی نیشتیمانی واز لە بیر و بۆچوونەکان بێنین لە هەندێ مەواقفی نەتەوایەتی کاکە جوتیاری ئێمە تووشی زوڵمە بێت زوڵم و زۆری لێکرێ عەرزەکەی داگیر کراوە سوپا چێتە سەری غەدری لێکام ملی پێچەکۆ ئەوێ بیخینکێنێ ئەگەر دەبێت ئەگەر ئێمە لە ئێستانە چینە مەدان و ئەوە نەکەین ئەی بۆچی ئەم هەستە هەتاکەی بۆیە من دەستخۆشی لە سەرۆکاتی هەرێمەکەم دەستخۆشی لە هەرێمی کوردستانەکەم دەستخۆشی لە هەموو میلەتی کوردەکەم ئەوانەی کە ئەمڕۆ کە هاتوونەتە دەنگ و هاتوونەتە مەدانەکە و دش بەم ڕەفتارە شۆڤینیانەکەن دش بەم ڕەفتارە شۆڤینیانەی کە هەندێک خەڵک لە ناو سوپا ئەویش من هەموو سوپای عێراق ناڵێم سوپای عێراقە بێ سوپایەکی نیشتیمانی بێ بەڵام هەندێک کەسانێکی شۆبینی لە ناو ئەو سوپایە هێشتا بە عەقڵیەتی سەدامەوە بە عەقڵیەتی حزبی بەعسەوە تەعامولەکەن لەگەڵ کەیسی کورد و لەگەڵ زەویزاری کورد و جوتیارە هەژارەکانی کورد بێگومان ضروریە ئێمە هەمیشە یەک دەست و یەک هەڵوێستین بەرامبەر بە غەدرێک کە لە میلەتەکەمانەکرێت. زۆر باشە گەڕێم وڵات حەزەکەم ڕێی مامدلێر وەرگرە مامدلێر ینی ئێوە ئێستا کاتی چاندنی گەنمە ئێوەش بۆیە تانویست جوود بکەن و گەنم بچێنن ئەگەر بڕیارەکە وا بێ ینی ئاساییە بێ بەلای ئێوە وەکوەی کە پارێزگار وتی ینی لە بوەستن تا 2 مانگ بۆی کە یاساکەوە خۆی جێبەجێ بکرێت و مڵک و زەویەکان بۆ ئێوە بگەڕێتەوە یا ئێوە بۆچی 48 کاژمێرتیانەیە بەدەسەڵاتداران؟ بەڕێزم ئێمە ئێستا هەموو کوردە هەموو جوتیارێک ئەزانی جوتیارێک کوردەزانی مەوسیمی گەنمتۆکردن کۆتایی پێهات تەواو بوو بەڵام ئێمە دەمانەوێت لەگەر جێشی عێراقی ئەو بربەستە بشێنین بەڕاستی ئەو زەختەی کە جێشی عێراقی لەسەر ئێمە و لەو سنوورەیە ئێمە دەمانەوێت ئەوە لەسەرمان نەمینێ بەڕاستی ئەرزەکانمان ئامادەکەین بۆ ساری داهاتوو ئێمە دڵنیابەت ئەو وسیمەمان لە دەست و زارێککە بە ناتوانین دەست بە تۆکردن بکەینەوە بەڵام جێش دەبانێت ئەو زەختەی جێش لەسەرمان نەمینێ ئەنا بەلای ئێوە کێشە نییە گەر ینی ئەوەستن بۆ یەک لای ببێتەوە یاساکە جێبەجێ کرێ ئێمە ئەو ڕۆکۆبوونەوەی خۆمان کرد پاشە و بڕیارانەی باس داوای لێبوردون دەکەم من پێشەشی دەبایە ئەو پەیامەی خۆم بکەم بە سۆرۆک بارزانی بەڕاستی زۆر دڵخۆشکەر بوو جوتیارانی ئەو سنوورەی کە دوێنێ تەداخولێکی شەخصیانەی کرد بەڕاستی دڵخۆشکەر بوو بۆ هەموو کورد من لێرەشەوە بە زەنابیان ڕدەگەنم بە سەرۆک بارزانانی ڕدەگەنم هیوادارم بەردەوام بی لەسەر ئەو پەیامەی قنعەتە بی ئەگەر سەرکردایەتی کورد بە جوابێ حاڵی کورد لەو سنوورەی ئێمە بەو شێوەی نابی لەبەرەوەی سنوورەکەی ئێمە بە عەزبی بوون کرایە بە شەخصی بوون کرا لێرەکوانە ئێستا قایت فرقەی عملیات ئەو سنوورەی دەسەڵاتی لە بەڕێز پارێزگاری کەرکووکی زیاترە یعنی چەندین بڕیار دراوە نەهاتە ژێرباری بەڕێز پارێزگاری کەرکووک کاکە ڕێبوارتەها ئێ باشە خۆ کاک ڕێبواری شەڵێ منیش هەر خەریک بووم و
بۆی کێشەکان چارەسەر بکەم و ئەمە یاسایە ینی بە شەو ڕۆژێ جێبەجێ ناکرێ کاتێوێتە جێبەجێ ئەکرێ ینی بۆچی ئێوە ترستان لێ نیشتووە لەوەی کە ئەم بەڵێن و کردارە جێبەجێ نەبێ ینی هۆکارەکە ئەمەیە ئێمە ئەوڕۆ بدایەتی بەردامەکەت تو ئاماژەت بەوەدا من جێبیستی جەنابەت بووم کە ئەمڕۆ لێزنەیەکی باڵا لە بەغدا هات و دانیشتێکی هەتا بەو ئێوارەی نوێنەری جوتیارانی کورد ئامادە بوون لە کۆبوونەوەکەیە. ئێمە دوێنێ بریارماندا بوو لەبەر خاتری بەرپرسانی کورد کە داوایان لە ئێمە کرد 48 سعات بۆسن چاوەڕێ ئەو کۆبوونەوەی ئەوڕۆ بووین بەڵام لە کۆبوونەوەکە ئەوڕۆ تەپەنشتی چاکیان قەولی چاکیان پێداین دووبارە ئێمە کۆبوونەوەی خۆمان کردەوەکو جوتیارانی سنووری خەڵکی سنوورەکەمان ئێمە هەفتەیەکمان بۆ زیاد کرد ئەسەر ئەوڕۆ سێشەمە تا سێشەمەشکە ئێمە چاوەڕێ ئەو بریارەی پارێزگار و دەکەین کە ئەو لزنەی لە بەغدای هاتیە زیاتر تەحملمان نامینێ لە پاش ئەو سێشەمەی بریارماندا ئێمە بە هەمان شێوە تەبەن هەر لە شوێنی خۆمان دەبینێنەوە ڕۆژانە شوێن بەجینیاڵین چێمە هەر خەڵکی سنوورەکەین بەڵام دوای سێشەمە جارێککە ئێمە کۆ دەبینەوە و بریار لە چارەنووسی خۆمان دەدەین. زۆر باشە ئەگەڕێم وڵات کاک دلێت کاک محەممەدیانی گلەیەکیش لە ئێوەمانە نەکرێ وەکو پارتی وێچێتی کە لە کەرکووک یەکدەنگ نین ینی تر نازانم یەکدەنگە بۆ ئاوای لێ هاتووە ینی ئێوە دوو ئەندامی ئەنجومەنی پارێزگاتانێ ناچێنا کۆبوونەکان ئەگەر کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا بکرێ یا بەردەوام بێ لە کۆبوونەوە خۆتوانرێت هاوشێوەی ئەو کەسانەی کاوا دەستدرێژیەکەنە سەر جوتیاران بانک بکرێتە ناو ئەنجومەنی پارێزگا و لێپێچینەوەی لەگەڵا بکرێ. کاک من نامەوێ بچمە ئەو تەفاسیلەوە ئێمە ئەو ئتیفاقەی لە بەغا کرا لە کونجی ئوتێلەکان و بەبێ ئاگداری ئێمە و بەبێ ئاگداری خەڵکی تریش لە تورکمان و لە هەندێک لە عەرەبەکانش ئێمە ئتیفاقە بە ناڕەوا و ناقانونی ئەزانین من نامەوێ بچمە بۆیە ئێمە دواتر هەرچەندە لێرە و لەوێ خەڵکانێک کۆکو پارێزگاری کەرکووکش لێرە و لەوێ قساکەن و زیاد ئەڕۆن من پیانەڵێم ئێمە بێدەنگ بووینە ڕاستە لە کۆبوونەوەکان داخل نابین بەڵام ئێمە نەبووینەتە مەعارەزەش ئەگەر ببینە مەعارەزە بە دوایانەوە بین هەر نوقسانێکە بێ لە تەلەڤیزیۆنەکان ئەواکەین ئێمە خۆمان بێدەنگ دانیشتوینە حەقیشمان بەسەر کێشەکەن چکە ئێمە ئتیفاقە بە ئتیفاقێکی ناقانونی ناڕەوا ناشەرعیە بینن و ڕەنگە هەندێ لەم کێشانەش کە ئێستا ڕۆدا کاردانەوەکانیەتی بینرێت ئەمە بەشێکە لەو ڕێکەوتنە ڕنگدانەوەی ئەو ئتیفاقانەیە کاکە ئەگەر ئیجازەم بدەیت بەڵام دێمە سەر ئەوەی کاکە یاسایەک ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەری کردووە محکمەی اتحادی تەصدیقی کردووە چی پێویستە کات دوو مانگ لەسەری بوەستیە ئەوەستیت لەسەر ئەوەی کە خەڵکێک هاوردە هاتووە فەرموبی بە لە بەغا تەعویزی بکە و ببڕێتەوە ئەو عەرزە خەڵک هاتووەتە سەر عەرزەکەی من با شتێک بە شۆڤینیەکان ئەڵێم بە هەموو ئومەی عەرەبیش ئەڵێم دێی شەناغا گابەڵک سەرگەڕان ئەوانی تر ئەو ناوە کوردیانە با بچن منجدی عەرەب من لە کاتی خۆی بەڕاکانم وت بچۆ منجدی عەرەبی هەڵدەرەوە ئەگەر کەلیمەی شەناغات لە منجدی عەرەبی بینیەوە ئەگەر کەلیمەی گابەڵەکت لە منجدی عەرەبی بینیەوە ئەگەر کەلیمەی سەرگەڕان و ئەو دێیە کوردیانەی کە ناوی لەوەیە لە منجدی عەرەبی دۆزیتەوە کاکە منتیقەکە عەرەبیە بەس تۆ سەیری کەلیمەکەکە شەناغا گابەڵک آخر هەیە لە هنگای بەڵک یعنی گای بەڵک کاکە ئەمە کوا لە منجدی عەرەبیە ئیدەن ئیسم عەلا موسەما کاکە خەڵکی منتیقەکە ناوەکەی لێ ناوە بە عەرەبی ئەڵێ وترێ ئیسمون عەلا موسەما کاکە خەڵکی منتیقەکە خەڵکی ئەسلی دانیشتوانەکە ناوی ناوە شەناغا ناوی ناوە سەرگەڕان ناوی ناوە گابەڵک ناوی ناوە ئەو ناوە کوردیانەی کە هەیە تۆ
ئەم خەڵکێک سەددام هێناوێتی هاوردە لە جەزیرە و لەولاوە هێناوێتی هەروەکو ئەوەی کە نایف حەواس و کابرای هینیان هێنا لە دیوانیەوە و نایف حەواسیان لە قەیارەوە هێنا لە گەیارەوە هێنا ئەوی تریشیان لە دیوانیەوە هێنا کاظم الهانی لە منتیقەی مامە و عەلەغێریان نیشتەجێ کرد کاکە ئەمانە ئەبێ منتیقەکە بەجێ بێڵن ئەمانە خەڵکی منتیقەکە نین ئەمانە هاتوونە داگیرکەرن داگیرکەری سەددامن سەددام نەما ئەبێ داگیرکەرەکەیشی نەمێنێ من نازانم دەوڵەتی عێراق چۆن نیزامەکەی قبول نەبووە بەڵام قوانینەکانی قبوڵە ئەمە چۆن لە چی قاموسێکە هەیە تۆ نیزامەکەت ئینقلابت گۆڕیوتە سەورەت بەسەری کردووە ناوی ئەنەی چی سەورە ئینقلاب هەرچیەک ناوێنەی تێگەی تۆ نیزامەکەت قبول نەبووە ئەی چۆن قانونەکانی قبولەکە ئە چۆن لەسەر قانونەکانی ڕووی ئێکا کە ئەمە وازەحە بەڵام عەقلیەتەکە هەندێ شوێنی عێراق و هەندێ خەڵکی عێراق و حتا هەندێ مەسئولینش لە عێراق بە عەقلیەتی شۆڤینی سەدام حوسێن و حزبی بەعس کارەکەن کاگ محەممەد قسەکە لەسەرەوەیە ئەگەر ئێوە و هاوشێوەی ئەو ڕووداوی کە ڕوویە وەکو دوێنێشەوە هەمووی بە یەک دەنگ و یەک ڕنگ هاتنە سەر خەت و قسەیان کرد یعنی بەڕاستەکەی لە کەرکووکیش بەو شێوە بواە ئێستا ئەتوانرا ئاوا بەرامبەر بە کورد بکرێ ئەوەی کە جەنابەت باست کرد یعنی لەگەڵ ڕێکەوتن لە نێوان ئێوە و بۆ نمونەی چێتیە بواە لەسەر پارێزگا و تەواوی یەکە ئیداریەکان ئێستا ئەم دۆخە بەم ڕۆژە ئەگەی بۆ نمونە کەسێک شخصی هەڵسێ ڕوبەڕووی جوتیارانی کورد ببێتەوە من ئەزانم بەڵام ئەمە لە کاتی خۆیشی ئەمانە فرسەتێک ببینن تێگەی ئەگەر دەستیان بڕوە طبعا لەوە خراپتر بە کوردەکەن دەستیان بڕوە خۆ بینیمان 16 ئۆکتۆبەر و بە دەبابە و ئەمبرامزەوە هاتنە سەر کورد و ئەگەر لە پردێ و سحێلە نەشکایان بەردەوامە بوون و ئەڕۆیشتن بێگومان ئەوە عەقلیەتە لای خەڵکێکی شۆڤنی مەردەوام ماوە ئەلبەتە خۆزگە کورد هەمیشە یەک دەنگ و یەک ڕەنگە بوو خۆزیە ئەم خلافانە نابوو کە سەبەبی نازانم بڵێم ئەتوانم بیگەڕێنمەوە بۆ خەڵکێک بەداخەوە ئاوها بەو عەقلیەتە کارەکات و یا بەو عەقلیەتە تەعاملەکات من نامەوێت ئەو برینانە هەڵدەمەوە چونکە ئەوە برینێکن لە جەستەی میلەتەکەمان و لە بەرژەوەندی میلەتەکەمان نین کاکە سامان هەڵدانەوەی ئەو بریوانانە کاری من نییە چونکە لە بەرژەوەندی میلەتەکەمان نییە ئێمە ئەمڕۆکە پێویستە لە کەرکووک سلێمانی نییە و کەرکووک هەولێریش نییە کەرکووک دۆک نییە زەرفی کەرکووک زەرفێکی جیاوازە ئێمە نیزاعی عەرزمان هەیە ئێمە مشکلەمان لەسەر زەویە مشکلەمان لەسەر ئەرزە ئێمە کێشەمانەیە لەسەر عەرز لە سلێمانی کێشەی لەسەر عەرز نییە لەگەڵ بەغایە هەولێر کێشەی نییە لەگەڵ بەغایە بەڵام ئێمەی کەرکووک ئێمە لە کێشەمان هەیە ئێمە عەرزمان ڕۆژ بە ڕۆژ تعریب بەردەوامە لە شارەکە ناو لە محافەزەکە بەردەوامە نەک لە دێهاتەکانی ئەترافی لە ناو محافەزەکەش بەردەوام تعریب ئەکرێت و خەڵک دێنێت لەم لەولاوە ئەگەر سەیری کەی ئەو تەجاوزاتانەی کە لێرە ینی تا ئێساش هەیە هاوردەکردنی عەرەب بۆ ناو کەرکووک بەردەوامە کاکە بەردەوامە باوەڕەکەن بەردەوامە چونکە عەقلیەتێک هەیە کە ئەمە دەعمەکات عەقلیەتێکی شۆڤینیە من نامەوێت ئەشخاصە شۆڤینیەکانش لای من معروفن بەس نامەوێت لە تەلەڤیزیۆنە ناوی ئەو خەڵکانە بێنم با نەبێتە خلافێکی شەخصی ئەمە حەقیقەتێکە لە واقعی کەرکووکەیە نەک من ئیجتیهاد نییە ئەمەی منەیڵێم ئەی باشە کاک محەممەد بەم عەقلیەتەی شۆڤینی کە تۆ جەنابەت باسێکەی ئێمە بەڕاستی ئەمانەوێت ڕێ بکەوین لەگەڵ بەغدایە یان نەوتێمان ڕادەست کردووە موچەمانیاوە بەدەست یا مش حاڵەکەمانە بەدەست موچە و هەروەها دۆخی خەڵکی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان یانی لە ڕووی سیاسیەوەمە چۆن نەتوانین مامەڵە لەگەڵ ئەم عەقلیەتە شۆڤینیاکەین یا داوای حەق و حقوقی خۆماکەین لیان وەڵڵا جا کاک سامان
کاک سامان بەو خەڵکانە بڵێ بە کە هاواریانە کردووە وتنەوە تەسلیم کەن و هەموو شتێک تەسلیم کەن و عێراق شامی شەریفە و مەعاشەکان هەموو سەرمانگە دێ حەزەکەمە و پرسیارە بە لەوان بکەی نەک لە منی بکەی چکە ئێمە ئەمانزانی ئەم عەقلیەتە هەمە لە بەغا هێشتا پاشماوەی بەعس ماوە لە عەقلیەتی بەغدا بۆیە ئێمە وەزعەکەمانەزانی بەڵام پرسیارەکەت تەوجیهی ئەو خەڵکانە بکە کە مزاهراتەکەن و ئەڵێن وەرن خۆشمان تەسلیمی بەغا بکەین وەرین بین بە هەرێمش لەغوکەینەوە و هەرێمش نەمێنێ بچۆ بەوانە بڵێ قسەیەکی شەبوو لەسەرەوە قسەیەکی لەسەرەوەی کە ئێمە لە ماوەی ڕابردوودا ئێمەش لە ماوەی ڕابردوودا دۆخمان زۆر باش نەبوو لەگە حکوومەتی هەرێمە یعنی خۆ موچە هەردوواکە و نیوموچە ئەدرا ئێسایش حکوومەتی عێراق ئەڵێ بیانوەکەی وەیەڵێ حکوومەتی هەرێم پابەندی ڕێکەوتنەکان نابێ و داهاتی ناخۆ ڕادەست ناکاو ینی هەر گرفتەکە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان نەکرێتەوە. واللهی جا حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێ خەڵکی تری تایە جگە لە پارتی هەر پارتی نیە و ڕەنگە وەزیری داراییەکەش هەر پارتی نییە کاکە با ئەوانە ڕۆژ هەتای وارە دەرەچن لە تەلەڤیزیۆن سەدان جار تیکرانیان کردوتەوە ئێمە کێشەمان نەماوە هیچ خلافێکمان نەماوە ئەو دێت ئەگەر ناوێک سوتفا هەڵەیەکی هینی تیابێ با بڵێن چاپی تیابێ بەڵام بە هەزاران هەزار بە سەدان هەزار موچەی ئەملاو ئەولا سەرفەکات و ئەینێرێ بۆ وڵاتان لەوەیە هیچ ئیرادی نییە بەڵام لە موەزەفێکی حکوومەتی هەرێم ئەگەر ناوەکەی هەڵەیەکی هینی چاپی تیادا بێ هەڵا ئەکا ئەوە ئەکا بە بیان و لێمانی ئەکا بە هەڵا ئەگەر نە هەموو شتێک ئەوە کراوە خۆ وەزیرەکان زۆربەی ئەوانەی کە کارەکەن بە تایبەتی وەزیری دارایی سەر بە پارتی نییە چەندین جاریش من ئاگام لێ بووە تەوزیحی جوانی داوە ڕوونکردنەوەی جوانی داوە کە هیچ شتێک نەماوە ئەوان نەیکەن بەڵام ئەمە هەر ئەو عەقلیەتەیە کە بیانومان لێگرێ کە باسم کرد و جوتیارەکانی ئێمەش سخڵەتەکات. زۆر باشە بە دەرفەتی کە بە کاکدلێر بەم ڕەنگە کاکدلێر زۆر مانوو بێ دوای ئیزنیەوەین خۆم و خۆت ئەمێنینەوە لەسەر هەنێ قسەی دیکە مام دلێر ئەگە پێم بڵێ ئێوە لەم ماوەی کە داتان ناوم هەفتەیە بۆ ئەوەی کە داواکارەکانتان جێبەجێ کرێ هەر لەو شوێنە ئەمێننەوە ئێوە خۆتان لەناو خۆتانە خۆ وەکو پارتیوەکێتی کێشەتان نییە. نەخێر ئێمە سپاس بۆ خی گەورە چەندین ساڵە ئێمە کەس نایزانیوە ئێمە چ ڕێنجێکین یا سەوزین یا کەسشین ئێمە زۆر یەکگرتو بوونە لەو سنوورەی هەر یەکگرتوەکەی خۆشمان ئێمەی لەو سنوورەی هێشتەوە ئێستا سوپاس و پێزانینی خۆم لێرەوە بە هەموو خەڵکی سنوورەکەی ڕادەگەێنم ئێمە ئەو پەیمانەمان دووپات کردەوە تا درۆپی خوێنمان لەسەر ئەو هاوپەیمانێ ئەو یەکگرتوی خۆمان دەبینینەوە. وتم تا ئێوە هەر لەوێ ئەمێننەوە لەو شوێنە هەتاوەکو وەڵامی کۆتاییتان پێدرێ ئێمە بەڕێزم ئێمە خۆمان خەڵکی سنوورەکەین ئێمە سوپاس و پێزانین بۆ ئەو خەڵکانەی دەخوازین کە ئەمڕۆ دوێنێ سەردانی ئێمەیان کرد بە هەموو ئەندا پەرلەمانەکانەوە پاڵپشتێک بوو ئێمە بەردەوام بین ئێمە هەر لێرەین بەرێ هەرچی بێ بە خێراتنێکی گەرمی دەکەین ئەگەر نات ئێمە هەڵمان پەسارد تا هەفتەیەش کە سێشەمەچکەوەچی ئەمڕۆ ئەگەر ئەو بریارانەی ئەبڕۆ لەلایەن بەڕێز پارێزگاری کەرکووک دەرچوو ئەو هەولیزنە گەورەیە هاتبوو لە بەغداد چارەسەریان کرد ئەوە ئەمە دوای ئەفتەکە دەچینەوە سەری شوکاری خۆمان ئەگەر بە هیچ ئەوان چارەسەریان نەکرد لەبەوەی قسەی وایان داینێت چارەسەریان نەکرد بەرێ ئێمە بەردەوام دەبین زدی عەسکەرەکەیرە ڕادەوەسین ئەو کاتەی هەرچی دەبی ئێمە ئامادەین هیچ جێمان لە هیچ شتێ نییە. باشە لە سەو زەوی زارانە ئێوە بەس گەنمەکەن یاخود بەرهەمی کەتان هەیە هی کشت و کاڵی یا چەند ساڵە بۆ نمونە خۆتان خەڵکیێوێن ئێمە ساڵانە نیانێشتووە لەوێ بۆ نمونە هیچ کارێ بکەن. ئێمە ئەو سار بەڕاستی لە پارەوە ڕێگریەکان زۆرتون بووە لە سەرمان پاشەوەی کە داهاتی پارمەندوریەوە 6 مانگ بۆڵەتیان داینێت کە حکوومەتی عێراق بتوانێت ئەو کێشانە چارەسەرکە بەڵام خۆت دەزانی ئەو ڕژێمەی ئەمڕۆ دەستیمان پێەکە ینی دەیانتوانی چارەسەری کەن و دڵنیان بەهان قەس چارەسەریان نەکردی لە بۆی حەق بە عەرەبی هاوردە دەدا
ئێمە بەڕاستی ئەو سار ڕێگر بۆ جێش عراقی بەو شەوەی چەند سارە ئێمە بە شەو و نیوە شەو و بە ڕۆژ و بە هەر شێوەیەک تۆی خۆمان کردو ئیش خۆمان کردووە بەردەوام بووینە ساڵانەش ئێمە تەنها لەسەر گەنم ڕناوەستین دستانان بگرە گەنمەکەین هاوینانیش لە مانجی ئەبزارشکە گەنمە شامی واتە دەرەی ئەەکەن ئێمە ئەی باشە ئەوترێ وەزارەتی کشتتوکاڵ جیاوازیەکە لە نێوان ئێوە و جوتیارانی کە چۆن هاوکاری کردوونە هیچ هاوکاریکی کردوون لە ماوەی ڕابردوو هیچ هاوکاری نەخێر هیچ هاوکاری نەکردوونە هەتا ئێستا هەر لەم بیدایەوە هەتا ئێستا ئێمە نەگەنممان دەداتێ نە چیمیا سەماتمان دەداتێ ئێمە هەموو لە جیرفانی خۆمان ئەو فەلە ئاڕەش و ڕوتە ئێرەکوانە هەمووی ئەو شتانە دەکرین و مەسرەفێکی زۆر لەسەرمان دەکەوێت هەموو ساڵێ بەڵام گوندی عەرەبێ لە تەنیشتە من هەموو ئیمکانێتێکی هەموو شتەکانی دەداتێ زراعەتی کەرکووک ینی وەکو چی ئەوەی کەیدا بۆ نایەبەیەوە چییە جگە بۆ نمونە سەمادە یا تۆگەنمە بۆ نمونەیە تراکتۆرە چی ئەوانیکە تۆگەنمە ببوورە تۆگەنمە سەمادە قنەعەتەبی حتا گازی ترێکتەرەکانمان مثلەن سارانە ئێمە مەحرومین لێی گەرچی لە غێری ئەو منتیقە ناوچەرەسەرەکان بەڵام هەموو گوندەکانیکە ئەو شتانەی کە بۆم باس کرد ساڵانە مستەفیدن لە وەزارەتی زراعە لە مدیریەتی زراعی کەرکووک بەڵام ئێمە مەحرومین لێی لە هەموو شێوەیەک ئەی لە کاتی فرۆشتنەوەی ینی دوورینەوەی بەربوومەکانتان ئێوە حکوومەتی عێراق لێتان وەرەگریا بێ لە ناو بازاڕە ساغیکەنەوە ئێمە زۆربەی زۆری کاتێک ئەگەر حکوومەتی عێراق وەزارەتی زراعە پێویستی بە گەنمەکە وە بڕیارێکی تایبەتمان لەواتوە وەرەقەیشان بۆ کردووە ئەوی شتێکی زۆر کەم تەسلیممان کردووە دەنا ئەوی کەس دەتوانن برێم 16 تا ئەفتا لە بازاری ڕەش فرۆشتمانەوە تازیرەکان لە ئێمە دەکردنەوە جارێککە تازیرەی باتەوە حکوومەت عێراقی بە پارەیەکی باش بەڵام ئێمە بە نیوە قیمەت دەبی لە بازار ڕەش بیفرۆشینەوە بەڵام بۆ جوتیارە عەرەبەکان بەو شێوە نەبووە لەوێ نەخێر بۆ جوتی عەرەبەکان بەو شێوە نەبووە ئەوەی کە باسم کرد ئەو لەو شتانە هەمووی مستەفید بن لە گەنمی تۆ لە چیمیا لە گازی ترێکتۆرەکانیان لە هەموو شتێ مستەفیدنەوەن وەڵا با کۆتا پرسیارم لە جەنابدەوە بێ ینی پارێزگاری بۆ نمونە کەرکووک هەڵێ کاکە ئەم یاسایە ماوەی 2 مانگی ئەوێ تا چێتە بواری جێبەجێکردن طبعاً یاسا کە دەرەچێ دەنێڕێ بۆ ئیدارەی پارێزگای کەرکووک و دام و دەستگاکان بۆی دەست بە جێبەجێکردن بکرێ ئێوە ئەم ماوەیەتان پێ ئاساییە هەتاونەی کە یاساکە بچێتە بواری جێبەجێکردن و حەق بگەڕێتەوە بۆ خاوەن حەق نەخێر ئەو ماوە بۆ ئێمە یاسایی نیە من لێرە کوانەوە ڕێگە بەخۆمەتم سوپاس و پێزانین بۆ کاگرێبار پارێزگاری کەرکووک بنێرم لەبەرەوەی لە مانجی یازدەوە ئەو بڕیارە ئەو پیاوە بەڕێزە بەرنمەیەکی بۆ ئێمە دانابوو لە سنووری ئێمە ئەو پێشگوندا ئێمە دەتوانم برێم 30,000 دۆلمە لەو 30,000 دۆلمەی ئێمە 1000 دۆلم کێشەمانەیە ئەویش بە نازای یاسایی لە معافزی پێشتوو ڕاکانجبووری سەرپێنراوی سەر کەرکووک بە حکمی بە عیلاقاتی شەخسی ئەوانە عقدی ساڵانیان بۆ تازەکردنەوە بۆ عەرەبە هاوردانە ئەویش تەنها نێزیکەی 1000 دۆلمە ناگاتە 1000 دۆلمیش بەرز پارێزگار بەرنمەیەکی بۆ ئێمەدانە چەندی جار ئێمە لەگە عەرەبی هاوردە و لەگەر مدیرەتی زراعە ئێمە لای پارێزگار کۆبووینەوە بکرە دوو جارن کۆبوونەوە ڕوبەڕوو یەک بووینەوە بەرنمەیەکی داناکە و ئەردانەی کێشیان هەیە دەکەوتە سەر عەرزی زراعی نە کوردیش لەسەر دەکا نە عەرەبیش لەسەر دەکا ئەوەی کە کێشەی نییە زیاتر لە 29,000 دۆلمەکەی کە خاوەنی ئەسلەکەی خۆی دەبی کاری لەسە بکە بەڵام بە هیچ شێوەیەک عسکەری نهاتە ئەو ژێر ئەو باڵی تڕێ لەوەش ڕێگر بوو لەو هاوگاوەی پەرێز پارێزگاریش ڕێگر بوو وەڵای یەک پرسیاریکەوی تر من جەنابە ئیزن هەیە دەگوترا ئەو عەرەبە هاوردانە داوای پارەی بۆ نمونە بەربوومەکەیان نەکرد ینی بەشی ئەوانیش بن لە بەربوومی ئەو زەویانەی کە ئێوە کارتان تیا کرد ینی هەڕەشە بوو لەسەرتان ئێستا ماوە یاوا بوو ئەمە پێشتر پێشتر داوای ئەوەیان کردو بەڵام من لێرەوەدا لە کەناڵەکەیەوە داوای لەوەی لە جەنابیان دەکەم کە عەرەبی هاوردن بەڕێز کاک محەممەد ئاماژەی بە شتێکی زیاد لە پێویستدا مەسەرن ناوی گوندەکان بەڵام من ئاماژە بە شتێکە دەم ئەوان 30 سار لەسەر و ئەرزانەی ئێمە بوونا بگرە یەک قەبستانیان نییە یەک قەبستانیان لە سنووری ئێمە نییە لە هەموو سنوورەکەی سەرگەڕان باشە من داوای ئەو 30 ساڵەی داوای حەق خۆم لە چێ بکەمەوە چێ بمداتەوە ئەو داوای ئەو
دە 15 ساڵی لە من دەکات ئەو 30 ساڵی ئەو کە خواردیتی کە مرچی با و باپیری من بووە من لە چێوەرگریمەوە. ڕاستە من زۆر سپاسی جەناب دەکەم کاکێ دلێر کاکە ئەحمەد جەنابت ماندوو یانی ئەمڕۆ هیلاک بوون سپاس کە لەگەڵم بووی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شەناخەوە لەگەڵ کاک محەممەد دەمێنمەوە کاک محەممەد گوێت لە قسەکانی کاک دلێر بوو بەڕاستی دۆخی ینی کورد لە کەرکووک کە پارێزگایەکی دەوڵەمەندە بە نەوت و دەبواە ئێستا دۆخی خەڵکەکەی لەو پەڕی خۆشگوزەرانیە بووە بەڵام ئێستا کارەکە گەشتووەتە ئەوەی کە ئێمە لە حکوومەتێکە شەریکین شەریکی حکومڕانین تازە شەڕمانە لەسەر خاک هەڵوێستە بێ ئەگەر ینی ئەبێت چی بکەین بەڕاستی ینی خەڵکە بێت چی بکات واللهی طبعا ئەمە خۆی کاکە سامان دەبێ حکومەتی عێراقی ئەگەر خۆی بە حکومەتی میلەتی کورد ئەزانێ ئەگەر نا خۆی مە حکومەتمان هەیە حکومەتی هەرێممان هەیە ئەگەر خۆی بە حکومەتی کورد نازانێ بە جێی بێڵێ ئێمە حکومەتی هەرێم ئیدارەی ئەدات و زۆر بە جوانیش ئیدارەیەدات بەڵام مادام ئێمە لە زمانی چوارچێوەی دەوڵەتی عێراق و حکوومەتی عێراقی بۆیە پێویستە حکوومەتی عێراق یاساکانی ڕێک بخاتەوە حدود بۆ جێشەکەی دانات کە سەلاحیەتی جێش نیزاعات نییە سەلاحیەتی جێش پارێزگاری لە وڵاتە ڕاستە با لێرە و لەوێ پایگای هەبێت و ئەوەی هەبێت معسکراتی هەبێت بەڵام جێش سەلاحیەتی ئەوەی نییە تەدەخل کات لە کێشەی نیزاعاتی مولکی و کێشەی چەند هاوڵاتیەک یا خەڵکێکی هاوردا هاتووە بە زۆر ئەوێ زەوی تۆ داگیر کات ئەمە دەبێ یاسا ئەمە ڕێکخات یاسا هەیە ئەوە بڕیار درا ئەوەڵەن خۆی ئەم یاسایانەی کە بڕیارشی لەسەر درا ئەنجومەنی نوێن وەڵڵای پێویستی بە بڕیار ناکرد پێویستی بە هیچ بڕیارێک ناکرد چونکە ئەوەی حکومەتی بەعس کردوێتی زوڵمی کردووە لە خەڵک عەرزی خەڵکی داگیر کردووە کوردی تەرحیل کردووە دێهاتی ڕوخاندووە کیمیاوی کردووە ئەنفالی کردووە ئەمە ئاساری کیمیاوی ئەبێ ئەم وڵاتە چاکی کاتەوە ئەم حکومەتەی کە ئێستا بەغا حکومەکابێ ئاساری کیمیاوی و قەرەبۆی خەڵکی کیمیاباران ئەوەی کیمیایی بەرکەوتەوە کیمیازەدەیە ئەبێ قەرەبۆی کاتەوە ئەنفال خەڵکی ئەنفال کردووە خاوەنی ئەنفال ئەبێ قەرەبۆ بکرێتەوە عەرزی کورد 4500 گوندی کوردی تەخت کردووە دەبوایە دێهاتەکانی کوردی دروست کردایەتەوە لە جیاتی ئەوە ئەمانەی هیچی نەکردووە هاتووە جێش ئەنێرێتە سەر ئەو چەند خەڵکەی خۆدەیەکان هەمووی نەگەڕاوەتەوە نەیتوانیوە هەمووی بگەڕێتەوە چونکە هیچ مستەلزەماتێکی ئەوەی تیان نییە ئەوەی گەڕاوەتەوە لە ناچاری و لە برسێتی گەڕاوەتەوە سەر زێدی و باو باشە لەو گوندانە کاک محەممەد عەرەبی جێنشینەتیایە ماوەتەوە یا چۆڵە وەڵاهی هەندێکیان بە چاوقایمی ماونەتەوە هەندێکیشیان بەجیان هێشتەوە و دوای 16 ئۆکتۆبەر جارێکی کە سەریان هەڵداوەتەوە چونکە دەرفەتێکیان ببوورە دەرفەتێکیان بۆ ڕەخساوە ئێستا ئەمڕۆکە هەندێک خەڵک لە پشتەوە پاڵپشتیانە کات چی پەرلەمانتار بێ یاخود جێش بێ ئەمانە خەڵکێکن ئەو هاوردانە هانەدەن و بە زۆر ئەیان گەڕێنەوە حەزەکەم زانی وەڵڵی قسمێکیان بە زۆرە گەڕێنەوە نایەنەوە بەڵام بە زۆر ئەیان گەڕێنەوە باشە خۆ ئێمە پێشووتر ینی لە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان لەگەر نوێنەرانی کورد لە بەغدا کۆبوویەوە لە ئەنجومەنی وەزیران ینی یەکێک لە ئەگەرەکانەوە بوو ئەگەر ئەم حکوومەتی عێراقا هەندێک لە داخوازیەکانی کورد جێبەجێ نەکا وەکوی کە مادەی 140 لە تاوکوی ساوک خۆی ماوەتەوە وەکو ئەم پێشاتە تازەیە وەکو کێشەی موچە نەوت ینی زۆر کێشەی دیکە یەکێک لە ئەگەرەکان کشانەوەی لە حکومڕانی لە عێراقدا ئێمە ئەتوانین ئەمە بکەین بەڕاستی زانی ئەوە کەیسێکە ڕەنگە من نەتوام لە ئاستی ئەو بڕیارە و بڕیار لەسەر و مۆزوع بدەم ئەوە کاری من نییە ئەوە بەڵام
کاری حکومەتی عێراقە دەستور جێبەجێ بکات ئەگەر مادەی 140 ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد جێبەجێ بکرایە لە کاتی خۆی لە کاتی خۆی زەمەنیەکەی سیویەکی 2007 بوو ئەم کێشانەی لێ ناکەوتەوە ئەوەش هەر جێبەجێ نەکردنەکەی خۆتەزانی دەستێکی ڕەش بوو لە پشتەوە کاری کردووە ئەوانەی یەک لە دوای یەکە و ڕێی سوزەرانەی هاتوونە زۆر جار باشکراوە تویانە خوێنی خۆماندانەین و نایەڵین مادەی 140 جێبەجێ بێت خوێنی خۆمان ئەڕێژین و نایەڵین فلان کەرکک بڕێتەوە یا ئەوە بکرێت یا کوردستان استقراریت یا بێت خۆ لە بیرمان نەچۆتەوە هەر کۆمەڵێک خەڵک بوون لە عێراقەوە هەرێمی کوردستانیان بە موشک بارانە کرد ئەمانە دەبێ بیر بکەنەوە ئەم عێراقا ئەم وڵاتە هی چینێک و هی میلەتێک و هی قەومێتێک و هی مەسەبێک نییە ئەم وڵاتە هی هەمومانە ئەم وڵاتە هەمومان بەیەکەوە وەختێک کە من تێیدا نەبم تۆ ناحەوەیتەوە وەختێک میلەتەکەی من تێیدا نەبێت ئەو میلەتەکەی تریش ئسراحەت دانانشێت دەبێ ئەوە بزانن هەموو حکومەتە یەک لە دوایەکەکان لە ئەتوان بڵێم لە چلەکانەوە لە سیەکانەوە لە چلەکانەوە خۆیان تاقی کردوتەوە بە کورد و لە 62 شۆڕشی لول دەستی پێکردەوە جارێککە لە 76 دەستی پێکردووەتەوە شۆڕش ئەمانە هەتاوەکو 91 ئەمانە دەبواە تەجربەیان وەرگرتایە بە ئاگر و ئاسن کورد ناتوانن لە ناوبەرن بۆیە ئەبێ بێنەوە سەر منطق و عقل بە منطق و بە عقل و بە یاسا و بە قانون و بە دەستور چارەسەری کێشەکان بکرێت هەرێمی کوردستان حازرە بە دەستور حازرە ڕازیە بەو دەستورەی نووسراوەتەوە ئەو دەستورەی نووسراوەتەوە تاکلایەنە نەنووسراوەتەوە دوو نوێنەری هەرێمی کوردستان نوێنەرەکانی هەرێمی کوردستان و نوێنەری عێراق دانیشتونە ئەو دەستورەیان بگرە ئەوانە زۆری نەبوونە کە ئەوەی دەستوریان نووسیوەتەوە لە لایەنی عێراقی بۆیە ئەوەی نووسیوەتەوە خۆ کورد بە تەنها نەینووسیوەتەوە کەواتە ئەوە دەستورێکە هی میلەتی عێراقا دوایی لە 1995 چەنە نازانم لە نسبەیەکی زۆر گەورەیە لە 1990 خەڵکی عێراق دەنگی بەو دەستورەدا ئەو دەستورە کە دەنگیدا یعنی ڕازین بەو دەستورە کە ڕازین بەو دەستورە بۆ جێبەجێ ناکە وڵاتی عێراق ناوەستێتە سەر ئەمە هاوڵاتی نییە دەستور جێبەجێ بکات حکوومەتە دەبێت دەستور جێبەجێ کە و یاسا بەرقەرار کات نەک خەڵکی پەڵکانە و گابەڵەک و شەناغا و ئەو دەیانە من زۆر سپاس دەکەم کاک محەممەد کەمال بەرپرسی لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان کە لە کەرکووک و لەگەڵم بووی عەزیەت مانای زۆر سپاس کە لەگەڵم بووی سپاس بە جەنابتان کاک بەشارەتی زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بوو بەخواتان سپاس